إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. برایانی ئازیز و خۆشەویست، لە زنجیرەی ئادابە شەرعیەکان ئەمڕۆ ئینشاء الله باسی ئادابی سەرکردە و ژێردەستە ئەکەین ئینشاء الله. آداب الرئيس والمرؤوس، پەیوەندی نێوانی سەرکردە و ژێردەستە یەکێکە لە گرنگترین پەیوەندیەکان لە بواری کۆمەڵایەتی و لە بواری بەڕێوەبردنیشە. هەر لەبەر ئەوە شەریعەتی ئیسلام گرنگیەکی تەواوی بەم بوارە داوە، بەم پەیوەندیە داوە، چونکە باشی پەیوەندی نێوانی کاربەدەست و ژێردەستە چەندێ باش بێت ئەوەندە کاریگەری هەیە لەسەر چاکی کۆمەڵگا، سەر چاکبوونی مؤسساتی دەوڵەت. وەخوا پەنامان بدە ئەگەر بینی کاربەدەست و ژێردەستە خراپ بێ، بەڕاستی کاریگەریەکی زۆری ئەبێ لەسەر کۆمەڵگا، یعنی بەلای خراپە، یعنی زوڵم و ستەم و ئاژاوە و فیتنە لەناو وڵاتە بەرپا بێ. هەر لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەر هەمووتان شوانن و هەر یەکێکتانیش بەرپرسە لەوەی لە ژێردەستیایەتی. سەرەتا باسی ئادابەکانی سەرکردە ئەکەین. کاربەدەست و سەرکردە ئەبێ ئادابی چۆن بێ، پاشان باسی ئادابی ژێردەستە ئەکەین، ئەوانەی کە هەن لە ژێردەستی سەرکردەیە و بەرپرسە، پاشان باسی هەندی ئادابەکەین کە لە بینی هەردوو لایە هەیە. سەرەتا ڕۆینە سەر باسی ئادابەکانی کاربەدەست. کاربەدەستی وڵات پێویستە ئەم ئادابانەی هەبێ: یەک، ئەبێ دادپەروەر بێ و زوڵم نەکا. دادپەروەری و دوورگرتن لە زوڵم ئەساسی مڵکێکی تەندروستە، ئەساسی مڵکێکی باشە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ: إن الله يأمر بالعدل والإحسان. خوای تعالی ئەمرەکە بە دادگەری، ئەمرەکە بە چاکویستی. ورسول الله صلى الله عليه وسلم لحديثها فرمي: اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. أفرمي خوتان بپارێزن لە ستەم، چونکە بەڕاستی زوڵم و ستەم لە ڕۆژی قیامەتە تاریکیە. کەوابوو ئەساسی هەموو وڵاتێکی پێشکەوتوو، ئەساسی هەموو وڵاتێکی مستەقر ئەوەیە کە لەسەر عەدالەت دامەزرا بێ، ئەوەیە کە کاربەدەستەکەی عادل بێ و زوڵم لە ملەتەکەی نەکا، و حەق و مافی هەموو کەسێک لەناو ئەو وڵاتە پارێزراو بێ. ئەدەبی دووەم خۆشەویستەکانم نەرمونیانی و لەسەرخۆیی. کاربەدەست ئەبێ نەرمونیان بێ، ئەبێ لەسەرخۆ بێ. رسول الله ئەفەرمێ صلى الله عليه وسلم لە دوعایەکە، ئەفەرمێ: اللهم من ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به. پەروەردگارم هەر کەسێک لە ئومەتەکەی من کارێک ئەگرێتە دەست، ئەگەر نەرمونیانە و لەسەرخۆیەتیایە، خوایە تۆش نەرمونیان بی بەرامبەری. خوا پەنامان بدە ئەگەر عەکسەکەی بێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای لێکە کە خوایە تۆش تون بە بەرامبەری. و پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم خۆی کە کاربەدەست بووە، جگە لەوەی کە پێغەمبەر بووە، کاربەدەستیش بووە، زۆر زۆر نەرمونیان بووە بەرامبەر بە ئەوانەی لە ژێردەستیا بوون، و سەرمەشقێکی
عملی بووە لە سەرکردایەتێکی ڕاشد. سێم خاڵ لە ئادابەکانی کاربەدەست خۆشەویستەکانم ئەبێ کاربەدەست کەسێکی ڕاوێژ کار بێ، یعنی ئەبێ پرسوڕا بە خەڵک بکە، پرسوڕا بە دەوروبەرەکەی خۆی بکە، پرسوڕا بەوانە بکە کە ئەم سەرکردایەتیانەکە، ئەم بەرپرسیانە. هەر سەرکردایەتێکی ئاوتۆ یعنی بەو شێوە بێ کە لەسەر شورا و لەسەر ڕاوێژ بیناکرابێ بەڕاستی سەرکردایەتێکی زۆر سەرکەوتووە. خوا پەنامان بدە هەر سەرکردایەتێکیش حساب بۆ کەس نەکا و دیکتاتۆری بلێ بخوڕێ، یان بەس هەنا و 4-5 کەسەی بەهان لە دەوروبەریا بەس بە قسەی ئەوان کە ئەو سەرکردایەتیە سەرکردایەتێکی ناجح نابێ و سەرکەوتو نابێ. بۆیە خوای تعالی بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ وشاورهم فی الأمر، ئەی پێغەمبەری خوا ڕاوێژ بە مسلمانان بکە کە بە دەوروبەرتان لە هەموو کاروبارەکانە. وأمرهم شورى بينهم، یەکێ لە صفاتی پێغەمبەر و ئەصحابەکانی ئەوانن کە کاروبارەکانیان بە مشاورە ئەبەنە سەر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بچووک تا گەورە پرسی بە ئەصحابەکانی کرد لەگەڵ ئەوەشە کە وحی لە ئاسمانی شۆ بۆدا ئابەزی، ئەی غەیری پێغەمبەر وحی بۆدا نابەزێ، هەر زیاتر ئەبێ پرس و ڕابە پیا و معقولان و عاقڵەکانی ملەتەکەی بکە. چوارەم ئەبێ سەرکردایەتی وڵات سەرمەشقێکی باش بێ لە عەدالەتە، لە نەرمونیانیە، لە جێبەجێکردنی قانونە بەسەر هەر هەمووانە وەکو یەک. ئەگەر ئەو قودوە بێ کەس نات، ئەو ئەگەر قودوەیەکی چاک بێ کەس ناتوانێت عکس لار بێت، یعنی بەس ئەگەر سەرکردە خراپ بێ بە تەئکید ژێردەسەکەی خراپترە بێ، چونکە تا دابەزێتە خوارۆ لارترە بێ. ئیسا ئەگەر تۆ خەتێکی ڕاست ئاوا بکێشی و خەتێک لار لە پاڵێ بکێشی، یەک ئەگەری لە ئەوڵەوە یەک تۆزێک لا بدا لە خەتە ڕاستەکە لە ئەوڵەوە سیر ئەەکەی لە ئاخیرا هەر بەلایەکی تر ئاڕوا. لە ئەوڵەوە لادانەکە کەمە، بەڵام کە تا بڕوا زیاترە بێتەوە. عینەن وایە سەرکردە ئەگەر خۆی ڕاست بێت هەمووان لەگەڵی ڕاستە بن، بەس ئەگەر یەک تۆز لار ببێتەوە هەتا دوور بێتەوە لارترە، هەتا بێتە خوارۆ لارترە. ئەگەر سەرکردە خۆی لار بێ وەزیرەکە تۆزێ زیاتر لارە بێ، مدیر عامەکە زیاتر لارە بێ، کە دێتە خوارەوە تا ئەگاتە مۆزغەفێکی بەسیط هەتا بێ لارترە بێتەوە. خوا پەنامان بدە. بۆیە خوای تعالی بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین سەرمەشق بووە بۆ ئێوە. پێنجەم خۆشەویستەکانم کاربەدەستی وڵات ئەبێ ئەمین بێ، دەست پاک بێ، دوور بێ لە گەندەڵی، هەست بەو بەرپرسیاریەتیە بکە کە ها بەسەر شانیەوە، هەست کە ئەم مەسئولە وقفوهم إنهم مسؤولون. لە ڕۆژ قیامەتە خوای گەورە فەرمێن ڕایان بۆسێنن ئەمانە بەرپرسەکان بوون. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ هەر عەبدێک خوای تعالی کارێ بخاتە ژێردەستی، یعنی هەر کەسێ خوای تعالی بەرپرسیارەتێک بخاتە ژێردەستی، ئەو ڕۆژەی ئەمرێ ئەگەر غەشی لێیان کردبێ، فێڵی لێیان کردبێ، والله إلا حرم الله عليه الجنة، إلا خوای تعالی بەهشتی لەسەر حرامەکە. کەوابوو هەر کاربەدەستی ئەگەر قیامەتی بوێ، ئەگەر بیر لە قیامەت بکاتەوە ئەبێ ئەمین بێ، دەست پاک بێ، ڕاستگۆ بێ لەگەڵ ملەتەکەیە. وطبعا بەرپرسیارەتی هەتا گەورەتر بێ ئەمانەتەکە قورسترە. من ئینسافی هەبێ کاربەدەست لە پاداشدانەوەیە و لە سزادانیشە، یعنی دائما میانە ڕەو بێ. کاتێ پاداشتی کەسێکە داتۆ کە چاکەکارە بەڕێک و پێکی پاداشی باتۆ زیادە ڕەویتیانەکە، کاتێکیش سزای کەسێکەدا هەر ئەبێ زیادە ڕەویتیانەکە، ئەبێ قانونەکە کە قانونی ئیلاهیە وەکو خۆی جێبەجێ بکە، نەک بەسەر کەسانێکە لەسەر شتێکی بەسیط، لەسەر یعنی شتێکی هاکەزایی دزیەکە عقوبەیەکی زۆر قورس دەدرێ، بەڵام خەڵک تر دنیایەک ئەدزن بە ملیارەها لەم وڵاتە ئەدزن هەروە احتیاتی بێت نابێت. ئەمە زۆر زوڵمێکی گەورەیە بەڕاستی. ئەمە ئادابەکانی سەرکردە و دەسڵاتدار. ئەم جا دێنە سەر ئادابەکانی ئەوانەی کە هان لە ژێردەسی سەرکردەیە، ئەوان ئەبێت چۆن بن. طبعا ئیسلام
چۆن لەسەر ئەو ئاداب و حەقی داناوە ئەبێ جێبەجێیکە لەسەر ئەمانیش بەرامبەر بە ئەو حەق و مافی هەیە کار بەدەست. یەکەم حەقی کار بەدەست لەسەر ئێمە ئەوەیە کە ئەبێ ئێمە تاعەتی بکەین، یعنی گوێڕایەڵی بکەین لە چاکەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم إنما الطاعة في المعروف، طاعت لە شتی چاکایە. هەر کار بەدەستی ئەگەر چاک بێ و خەڵق تاعەتی نەکا والله گشتی گوناحبارە ئەو خەڵک. ئەگەر ئەو پیاوێکی باش بێ، عادل بێ، ئەو مواصفاتانەی تیا بێ، تۆ ئەگەر دوعای بۆ نەکەیت و چاک نەبی گوناحباری. دووهەم ئەبێ ئینسانی مسلمان ڕێز لە کار بەدەستانی خۆی بگرێت و احترامیان بگرێ و قسەی خۆی پێش قسەی ئەوان نەخا و هەوڵ بدرێ لە پشتە ملەیش نابێ غیبەتیان بکەی چ جا لە بەردەمیانە. طبعا وەکو باس بۆتان کرد کار بەدەستێک کە ئەو مواصفاتانەی تیا بێ کە باسمان کرد. سێم نصیحەت و ڕاوێژێکی ڕاستگۆیانە، چکە دینی ئێمە دینی نصیحەتە. قلنا لمن يا رسول الله قال لله ولرسوله ولأئمة المسلمين. کار بەدەستان نصیحەتیش طبعا ئەبێ دڵسۆزانە بێ و ئەبێتیش بەنهێنی بێت، هەتا بکرێت نابێت نصیحەت بە ئاشکرا بێ مەگەر ئیتر چار ناچار بێ. ئەنە جارێت چار ناچارە ئەوەندە لارە مەجبور تۆ هیچ چارێکت نێ ئیلا بێ بە ئاشکرا نصیحەت بکەی. چوارەم تۆی ژێردەستە هەرچی ئیشی خراوە دەست ئەبێ بە جوانی ئیتقانی تیا بکەی، ئەو پەڕی دڵسۆزیت هەبێ ئەو پەڕی ئەبێ بە جوانی ئەنجامی بدەی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خوای تعالی پێی خۆشە هەر کەسێک کارێک کەوتە ژێردەستی زۆر بە جوانی ئەنجامی بدە. ئارامگرتن لە شتێک کە تۆ پێت ناخۆشە، جاری وایە سەرکردە شتێکە کات تۆ بەدڵت نییە، ئەبێ سەبر بگری و ئارام بگری. طبعا ئەمە ئەگەر ئەو ئیشە معسیەتێکی ئاشکرا نەبێ، یعنی جاری وایە شتێکێ تۆ بەدڵت نییە ئاوا بێ، حەزەکەی ئاوا بێ، بەڵام چونکە ئەم پیاوێکی عادلە، پیاوێکی دادپەروەرە، پیاوێکی منصیفە، زوڵم ناکە، ئەبێ تۆش سەبرت هەبێ لەگەڵیە، ئەبێ سەبرت هەبێ لەگەڵیە. هەندی ئادابیشمانەیە مشتەرەکن هاوبەشن لە بینی سەرکردە و ژێردەستە. یەکەمیان ئەبێ هەردوو لامان لەگەڵێکە ڕازگۆ بین و واضح بین، بەڕوونی کار ئەنجام بدەین لە معاملات وەڵسوکەوتمانە. ئەبێ نە سەرکردە گومانی خراپ بە ژێردەستەکانی بووە، نە ژێردەستەکان گومانی خراپ بە سەرکردە ببن. ئەبێ هەرچی خلاف و جیاوازی نێوانی هەردوو لا هەیە بە عاقڵانە و بە ژیرانە حەل بکرێ. ئەبێ هەردوو لا پابەندی یاسا و قانونی خودایی بن، هەردوو لا کار بەدەست و ژێردەستە. ئەبێ هەردوو لا هاوکاری یەکتری بکەن لەسەر چاکە و چاکەکاری، تعاون لەسەر بر و تەقوا. خوای تعالی فەرمێ وتعاونوا على البر والتقوى. کەوابوو خۆشەویستەکانم لە ئیسلامە پەیوەندی نێوانی سەرکردە و ژێردەستە پەیوەندیەکی زۆرە ملێ نییە، خۆسەپاندن نییە، بەڵکو پەیوەندیەکە بەرپرسیارانەیە لە هەردوو لاوە. هەردوو لا هەست بە مەسئولیەتەکەن، ئەبێ لەسەر عەدالەت دامەزرا بێ، لەسەر ڕەحمەت و بەزەیی، لەسەر تاعەت و گۆڕایەڵی لە معروفە، لەسەر نەسیحەت و ئامۆژگاری، لەسەر هاوکاری لە خێر و چاکەیە. ئەگەر ئاوا بن ئەوە وڵات بەرەو خێر و چاکە ئەچێ. خوا پەنامان بدە ئەگەر وا نەبێ ئەوە مەبەستە شەرعیەکان نایەتە جێ، وڵات ئەبێتە پاشاگەردانی، هەرکێ بۆ خۆیی، هەر کەسێ هەڵەسێ و لایەکی لێ دابڕەکە و گیرفانی خۆی لێ پڕەکە و گیرفانی بنەماڵەکەی و کەس و کارەکەی پڕەکە. خوای تعالی هەردوو لامان ئیسلاحکە، خوای تعالی کار بەدەستانی وڵاتی ئێمە هەموو وڵاتانی ئیسلام ڕێک و پێک بکە. خوای تعالیش ئێمە بکاتە پیاوێرێک. طبعا با بزانن یەک ملاحەزەیەک زۆر گرنگەیە لە کۆتاییە، دائما ملت چۆن بێت یان زۆرینەی ملت چۆن بێ، خوای تعالی کار بەدەستەکانی لەو شێوە بۆ ئەنێرێ. ئەو مەسەلەیەکە دڵنیاتان ئەکەمەوە کە وایە بە تەجروبەی دینی و دنیاییش سەرکردە دائما لە زۆرینەی ملەتە. ئەگەر زۆرینەکە چاک بن خوای تعالی سەرکردەی باشیان بۆ نێرێ، ئەگەر زۆرینە خراپ بن خوای تعالی سەرکردەیەکیان بۆ نێرێ لە وێنەی خۆیان.